الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم يا پروردگار وخاتنا وجنكاني بخاطر سمع الله شوي هر کسی در دنیا دا حالتنا لدا خواهی گوره دروی خیلی لبکاتوا ولا ایمه مسلمان و ایمان دارش انشاءالله تعالی. ایمان دارانی خوشویس، مسلمانانی عزیز، ایوانانی مالی خواه لو تاری امرادا انشاءالله تعالی باسی دیاردهک دکین او دیاردش در دنیا دا زور جار اوانی که تاقی اکریل اوکی ولیشی لگچن و امتحانی کی گورش یان زور جار اوانی دستیان روا جیر دستی خوان تاقی دکنو دور اوش مسئله برسیتی ایمان دارا کۆمەلگای دنیای ئەمڕۆ سێرکەی هەر کەسێک قوت و بازی هەبێت هەوڵەدا بەرامبەرەکەی بچەوسێنێتەوە، بەڵام بەچی بە برسێتی، چونکە هیچ شتێک وەک برسێتی نییە ئیمانداران. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ڕۆژە بەیانیان و هێواران دوعای دەکرد خوایە برسێتیەک نەکەیتە نەسیبم کە یادی تۆ نەفتر بکە، چونکە برسێتی وا دەکا وا لێرەکا بۆ خۆت و ماڵ و مناڵت الله تعالاش لەوە لە زیوتان نەمێنێ و شەیطان کەمی کاتە. ئینسانی مسلمان، ئینسانی بڕوادار، ئینسانێک کاتی تەنگانە و میحنەتەکاندا دەرەکەوێت. لە کاتی خۆشیدا هەمومان ئیمانداری، لە کاتی خۆشیدا هەمومان مسلمان، بەڵام کاتێک تەنگانە خوای گەورە هەر تنگانەیە دێتە ڕێگای هەر کەسێ تاقیکردنەوەکەیە بۆ بەرامبەرەکەی. هەرچی ڕۆژە تۆ کەوتێ تەنگانە من خۆشیم بوو ئەوە تاقیکردنەوەی بۆ من و تاقیکردنەوە بۆ تۆش. ئەگەر عەکسیشی لێ هات سبەینێ من کەوتمە تەنگانە و تۆ هەتبوو ئەوە تاقیکردنەوەی بۆ من و تاقیکردنەوەی بۆ تۆ. ئەمە هەمووی ئەڵڵاهیان جەلە جەلالوهو هەمووی تاقیمان دەکاتەوە یەک بێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە خۆی فەرموویەتی لە حەدیسی قودسیدا لە قیامەتدا ڕوو ئەکاتە ئەو کەسانەی دەسڕۆن، ئەو کەسانەی کە هەیە ئەفەرمێ پێیان ئەوە من برسیم بوو لە دنیادا بۆ منتان کردن. ئەمجا ڕوو ئەکاتە مرۆڤەکان ئەفەرمێ من نان و ئاوم نەبوو تۆ بۆ ئاوڕێکت نەداوە لەمە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئەمجا من هیچ لەبەرما نەبوو تۆ بۆ یارمەتیەکم نەدا، ئەمجا ئاوم نەبوو بیخۆم تۆ بۆ نەهاتە نەم. تەمەن ئەو عەبدەیە پێغەمبەری خوا فەرمێ صەڵی الله عەلەیهی وسەلەم لە قیامەتدا عەجبانی دێت. خوای متعال پێویستی بەمانە نییە. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم بەندەیڵە خوای گیان کەی تۆ احتیاجی برسی و تینی و ئەمانی ئەم داوانەی کە دەکەی لێ یان لە ئێمە هەموومان. خوای پەروەردگار فەرمێ فڵانە عەبدم برسی بوو نەچکە دەنیەوە، تینی بوو نەچکە دەنیەوە، هیچی نەبوو نەچکە دەنیەوە. ئەگەر بچوایتە دەنی ئەو عەبدەمەوە وەکەوەیە هاتە برای من. وەیمە بزانین ئیمانداران، چونکە لە هەر شوێنێک بێ مرۆڤ بێ، بەس مرۆڤ ئیسلامی جارێ لێ دەکرێت بەس مرۆڤ بێ ئەگەر تعذیب درا بە برسێتی ئەبێت تۆڵم دڵشان کا وەک مرۆڤ وەک ئینسان، کە تۆ ئینسان صفەتی ئینسان خوای پەروەردگار دایناوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وەک مرۆڤ. ئەگەر مسلمان بوو ئەمە بێتە دوو حەق لەسەر تۆ، دەبری مسلمان و براتە
خوشکتە ئەگەر هاو زمانت بوو ئەمە ئەبێتە سێ حەق لەسەر تۆ ئەگەر خزمت بوو ئەبێتە چوار حەق لەسەر تۆ ئەمانە پشتی مافە دەرەجەیە لە ئیسلامدا کەمترینیان ئەوەیە کە مرۆڤ بێ بەس یەک حەقی لەسەر تۆ کەمترینیان زۆرینەیە چوار و پێنج حەقی لەسەر با نەبینە مرۆڤێکی درڕندە خوا بەناماندا دوو لە ئێوە دوو لە من و دوو لە ئەوەی کە ئەبیستێ مرۆڤەیە کە لە مرۆڤایەتی دەریکەی بەزەی بە هیچیان نەهات ئەوە مرۆڤێکی درڕندەیە صفاتێکی غەیرە مرۆڤی ئەوەی تۆ ئەم ئیسلامە فێری کردووین بەزەیمان بە هەموو شتێک ئابێتەوە لە ماڵە ئەو وەریلەی کە دەڕوا نابێ بێەوە کار تۆ بیکوژی ئەو گیان لەبەرەی کە لە بەردەم دەستایە و دەتوانی هەموو شتێکی پێ بکەی ئیسلام ڕێگای نەداوە تۆ داخەیە ئەیچی جا مرۆڤێ بۆیە ئەم ئیسلامە وا فێری کردووین وای وتووە پێمان ئەبێ ئێمان هەر کەسێ لە دنیادا برسی کرا بە خۆمان شەوە ئەبێ ئەم کارە چکەکاری ئەوانەی کە دەسڕۆن ئەزانن لە جیاندا ئێستا گەلان بەچی تەعزیب بدرێن بە برسێتی هەر گەلێ تەسلیم نەبێ بە برسێتی لە اقتصاد و لێدەن ئەی ڕوخێن بۆ ئەوەی ئەو گەلە کە دەستی کەوێت چۆن بی بە ئاوادەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەوەی کە پرسیارمان لێ ئەم قیسەیە لە زمانی پێغەمبەردا ڕووی داوای ئیماندار ئێستا بینی ئەم منداڵێک لە غەزایە ئەم بخەیەکی بچوو واز بێرە لە سیاسەت گشتی بخەدەرەوە سیاسەتی لادە ئەو منداڵە چی ئەفانێ بەچی وجدانێ بەچی زەمیرێ بەچی مرۆڤایەتیە ئیسلامشی لێ دەکە بەچی مرۆڤێ بەچی قیاسێ تۆ داینەی لە مشکی خۆتا منداڵی خێر و شەڕی خۆی نازانێت تۆ برسیە دەسێرێتە زیا باوەڕەکای عالەم برسیمە خەرکێم لەم لە برسە ئەمە چی وجدانێک ئەوەی خاوەن وجدان بێ زەمیری هەبێ وەڵڵاهی یەکسەری دوری ئەپوێ سێرەوە ناکە ئەمە چی ڕەنگە و چییە و چی ئێمە موسڵمان دین وا فێری کردووین کەسێکی جوولەکەش بێ کەسێکی غەیرەدینیش بێ تعدای وێ بکرێ تعادەکەی ناحەق بێ ئەبێ ئێمەی بن موسڵمان پێمان ناخۆش بەتایبەتی منداڵ کە منداڵ هیچ تەکلیفێکی شەرعی لەسەر نییە هیچی لەسەر نییە تۆ بێ ئەم منداڵە حەسری بکەی لە شوێنێکدا ئەبێ بە تەیارە و بە چەند قاتش لەو ئاسمانە و دوور بێ ڕەشەکەی دەخوار و بینەوە بە دوومان بوو بە 60 ڕۆژ و 70 ڕۆژ لە پێنانی دەست نەکەوێت لە پێناو چی بۆچی ئەمە مافی ئازادی مرۆڤایەتیە لە دنیادا مرۆڤەکان ئاوا مناڵەکان ئاوا تەعزیب بدرێن ئافرەتەکان ئاوا پیاوە گەورەکان ئاوا ئەمە چی وجدانێکە ئەمە تەحمل دەکات ئەمجا ئەم مناڵە پڕ دەروی هاوار دەکات دەڵێ ها خەڵکی لە هەمووتان مرۆڤەکان ها موسڵمانەکانەوەی ناوی ناوە موسڵمان لە قیامەتدا هەمووتان ڕائەگرین ئێوە هەمووتان بەرپرسیارن ئەوەی کە دەستی بکا بەتایبەتی ئەم قسە بۆ دەسەڵاتدارانەی کە دەستی بکا لە کاتی ئەمفالە وەختی خۆی لەمە زیاتر کراوە بۆیە بەڵام ئیعلام نەبوو وەک ئەمە نەبوو لەمە خراپتر ئەمە هیچ نییە ئەمە بەس نییە تۆپێک لێدا و دەمرێ وەڕوا لە کاتی ئەمفالە هەر بە زنێتی مناڵەکەی لە بەردەمیان زندە چاو هەر بە زنێتی شەنعا بەسەط و بەهەلاران خراوە ژێر خاکەوە لەمە قورستر لەمە ئازارەکەی هەتا قیامەتەوە نابێ بەڵام ئیعلام نەما ئەو کاتە ئیعلام نەکرا ئەو کاتە گەلە کۆمە بوو هیچ نابینریا مەقسا زەمە زیاتر کراوە بەڵام ئەم شێوەیەکە لەو مەقساتەی کە ئەبین بۆیە ئێمە دایم و ساعات کەسێک تعدای لێکرد یەکەم گەلە کە گەلی کوردە چونکە خۆی چێشتیوێتی ئەزانێت ئازاری برسێتی و ئازاری ظلم و ستەم چە لە ناخۆش پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام وتیان بە بنەماڵەکەی و عەشیرەتەکەی ئەبێ محەممەد تەسلیم بکەن ئەگەر تەسلیمی بکەن ئێمە گەرێت تەسلیمی بکەن و بیکوژین لە ساڵی حەوتی بەعثە واتە
کە نیگا دابێت 3 ساڵ حەسادیان خستە سەریان ئەوان ئامادە نەبوون بە موسڵمان و بە کافرەوە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا تەسلیم کرد ئیلا ئەبا لەهەب نەبێت مامەی چونکە ئەو لە زوندی کافرەکان بوو وەثیقەیەکیان نووسی عەقدێکیان نووسیە وەک ئەمڕۆ عەقدێکیان نووسیە لە بەردەمی هەموو وڵاتە عەرەبیەکان ئەم گەلە ئەبێ لەناو بچێ و نەمێنێ و تەواو بێ ئەبێ بە حەچی تەمەنێک بێ بە حەچی دەستکەوتێ بێ ئەو عەرزە ئەبێ چۆڵ چونکە تەماحیان لە عەرزەکەیە هەموویان بێدەنگ کراون و تەماشاش دەکەن لەو زامانەدا هەمووی بە بەرچاو پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی وسەلەم بردیانە شوێنێ نە ژنیان بدەنێ نە ژنیان لێ بخوازن نە نانیان بدەنێ نە ئاویان بدەنێ نە بچنە ماڵیان نە مەرحەبایان بکەن هەموو ڕەنگێک ئێستا ئەگەر کەمێ خواردن و ئاوێ بچێ بۆی ئەوەش نەبوو لەو کاتەدا هەتا 3 ساڵ وایان لێ هات وەک ئێستا چۆن ئەبینێن دیکیان خۆڵ دەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشدا هاتووە ئەفەرمێ گڵای داریان خوارد گڵای دار هیچ نەما بەدەستیانەوە ئەوانەی عەشرەتی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام هەتا وای دیان دوای 3 ساڵ هەندێکیان لەناو ئەو کافرانە غیرەت گرتیان غیرەتی قەومایەتی خزمایەتی 34 بوونە 5 نەفەر 6 نەفەر لەژێرەوە وتیان نابێ ئاوا کەس و کارەکەمان لە بەردەمانە بمرێ و ئێمەش ئاوا خۆمان تێر بین و مناڵمان تێر بێ و جل و کەلبەل و هەموو شتێکی جوان لەبەرمانە بێ هەستان وتی بەیانی من دەست پێ یەکەمی ئەوشت بە دوای منەوە بەیانی چوونەوە لە ئەبوجەهل وتیان ئێمە قبوڵ ناکەین شتووە وتیان هەموومان ئیمزامان کردەوە ئەبوجەهل ئەبوو حەکەمیان پێوت وتی هەموومان ئیمزامان کردووە ئەبێ ئێمە خۆمان متەفیقی ئیمزاکە وتی ئێمە بە ناچاری ئیمزامان کردووە ئێمە ڕازی نین کە سوکارەکەمان گەلەکەمان قەومەکەمان بەیانی عار وەگرێتە ناو چاومان کە برسی بکرێ و لە برسا بمرێ وەزگایە غیرەتی عەرەب وەرە کەم غیرەتی نییە دوو لە بوو جەنابتان هەندێکیان لەوەیە بەڵام زۆری من وایە ببینە 58 وڵات بوقعەیەک لە بەرچاویان نەبزان غیرەتیان نەچوورێ کامە غیرەت هەباشە چونکە لەو زەمانەدا خۆزای غیرەتی ئەوانەیان وایە ئەو 4-5 کەوا لەو زەمانەدا 5 نەفەر کەن بە هیچ شوێنە قبوڵ ناکەین کە قبوڵ ناکەین ئاوا بمرن لە بەرچاومان هەستیان وتیان وتیان ئەوان شوتی ئێمەش قبوڵ ناکەین ئەوە وەتیقە بدڕێن وەتیقەکەیان بە دەرگای کەعبە وەڕاستن پەلاماری دەرگای کەعبەیاندا بۆی ئەو وەتیقە بدڕن بەڵام خوای گەورە پیشانیدا بە هەموویان بە ئەوەی ڕازیە و ئەوەی ڕازی نییە یەک وشەیەکیان مابوو لەناو ئەو وەتیقەی کە چەندێکیان نووسیەوە هەمووی ئیمزای بسمیک الله بەناوی خوای ئەو پێغەمبەرەوە کە ئێوە بژایە بەس ئەو شەما بوو هەمووی کرم خواردنی بۆیان دەرکرد کەواتە برسێتی هیچ کاتێک موسڵمان لەگەڵ گەلێکی ستەم لێکراوە گە کافریش بێت نابێت تۆ موسڵمان لەگەڵیان چیجا ئەبێ موسڵمان بێت چیجا ئەبێ کەسێک بێت ئەبێ ئینسانی ئیماندار زۆر دیار پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كم من جار متعلق بجاره يوم القيامة چەند دراوسێ هەیە دەرگای ها بە دەرگای دراوسێکەی لە ڕۆژی قیامەتە يقول يا رب دراوسێکەی برسی بوو ئەڵێ خوایە گیان ئەم دەرگایە بینی ئەی پەروەردگار خۆت ئاگای لێ ڕووی بە درووی دەمی دەرگاکەم بوو ئەفەرمێ هذا أغرق الباب دوني فمنع معروفه خوایە ئەم دەرگا دایکستم بوو لێم نایی کردەوە حەچی چاکە بێ بەرامبەر بە من نایی واتە شکایەتی خۆی دەباتە بارەگای ئەڵڵاه کە ئینسان کردیکە ئەمڕۆ ئەبێ ئەمانە خەجاڵەت بن کە لە دنیادا ببینی کۆمەڵێک منداڵ کۆمەڵێ ئافرەت وەڵای ئەو منداڵانە ئەبینی دڵت ئاقڕێت خەڵکی وایە 60 ڕۆژ 70 ڕۆژە دینارێکی وەرنەگردووە بەڵام سێرکە وجدانی چنێک کە زەمیر و وجدانی چونکە ئەو کەسانی کە ستەمەکەن کە زوڵمەکەن و ئەو کەسانێکی کەوا لە هەموو شوێنێک نەک لەوێ چونکە بێ وجدانن بێ زەمیر
ئەگەر وجدان و زەمیری تابێ ئەو کاتە ئەوە نابێت. ابن عمر رضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ حەیوانێکیان سەر بڕی بوو فەرمووی بە غولامێک بە کوڕەکەی فەرمووی ئەگەر ئەمە سەر بڕی بەشی دراوسێکان فەرمووی دراوسێکمانەیە یەهودیە فەرمووی گێشی هەموو مسڵمانەکیدا ئەو نەکەی ئەو لەشت بکەی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە وەسیەتی کردووە زانی دراوسێکان هەمووی میراثەکە مەبەن لە دۆخ کە ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا ئاماژەمان پێ مسلمان برای مسلمانە مسلمان یارمەتیدەری مسلمانە مسلمان هاوزمان و هاو دەم و خوێنی مسلمانە. پێغەمبەری خوا فەرمێ نە زوڵمی لێ ئەکا نە ئیخەڵەکێ مسلمانی ڕاستەقین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە دوو کەسەن دوو مرۆڤ تعزیبێک دەدرێن زۆر سەخت ئەفەرمێ 100 جڵدیان لێ بێ 100 جڵدیان لێ بێ بەڵام دانە بەدانە هەتا تەواو دەبێت. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لەکوێدا لە ناو قەبردا پاشەوەی قەبرەکە ئەبێتە گۆڕێ لە گۆڕی دۆزەخ ئەفەرمێ یەکێکیان ئەوەیە کە نوێژ دەکات بەڵام دەستنوێژی نییە نوێژ دەکات دەستنوێژەکەی تەواو نییە نوێژ دەکات دەستنوێژەکەی کامڵ نییە. ئەمە یەکێکە لەوانەی لە ناو قەبردا عەزاب و ئەشکەنجەی دەدرێت و زۆرش ئەشکەنجەی ئەبێ ئێمە کاتێ دەستنوێژ هەڵدەگرین لەسەر ئاوا دوورە بوو جەنابتان ئەبێ زۆر یابین هەتا دەستنوێژەکانمان بجوانین بە تایبەتی ڕوکنەکانی دەستنوێژ وریابن و ئامان و سەد ئامان ئەوانەی ڕوکنن ئەوانەی لە دەستنوێژا ڕوکنن ئەبێ وریابی فرامۆشی نەکەی فرامۆشی بکەی دەستنوێژەکە تەواو نییە نوێژەکە دیش تەواو نییە بەریان فەرمایشتە دەکەوێت ئەبێ دوو وریاب. ودوميا مررت على مظلوم فلم تنتصر وكسي أبيني كواستمي لي وأم أتواني أمس كمن راقري بلان دني لي هناك أم كسش وقت كسي كبيدز نوج وبيدز نوج إشفاقيانية أنا القبر دا أزيتو أشكنجا أدري أبي إنسان مسلمان دا نخوي بقريته همو كاتو ساتك إيما قرية لقلان مظلوم أبي لقل شيئا نبي لقل استمكارا النبي شكا استمكار عقيدة خلافة وأوشي لقل أبي هر عقيدة خلافة. والله دنيا امتحانك وهموما والله أمرتو هذا مني ما سبيني توني كمنها همو تاقيد النوي خواهي بالودقار لقل ما نعم وأحبران بركة ما نشتاقي كاتوا بو أويا إما تجربك وإما تحقيقات ولا الدنيا. خوي يرحم بامور يا ربي خوي تبارك بنحكي كان مخرج يا ربي خوي أوي برسيه خوي خوك برسيه كينيتي خوي دكاتري بوكيتو يا ربي خوي برسيتي لسلامي يا ربي خوي بخاطر قبلي خور وخاطر اسمي الله خور أو قال إحسان بتشاوي عالم دا شوار دوري ياو كبرسيان من الله كان وافرته كان فاده قال في يعني هاي بكي تسر أفضل المستمد وين وهي كسر كيتا السبب هو كار هو أصلا أفضل من من رايي يا ربي خوايا أو كسي كخلق برسية كاري حج شوية كاري خوايا الدنيا والقيامة دارسي خوايا هر كسي أبيت السبب برسي كردني خلق خوايا الدنيا لا قتيرين يا ربي خوايا القيامة يا ربي لنا وبوردانين بحسن يا ربي خوايا هر كسي جياني خلق رزقك خوايا جياني كرسكي يا ربي خوايا قبري بكرسكي يا ربي خوايا حساب كتابي بكرسكي يا ربي خوايا توشي دردي كيبكي نا دنيا تبدو نا قيامتا يا ربي خوايا بمردي كي آساي نيمريني بيكي تدرد عبرت بهم دنيا الله يا هر كسي هر مسلماني هر كسي كبرسية كان عالم دا يا ربي خوايا اويل بخلقا شاكا خوايا شاكي بو يا ربي خوايا اويل سببا كوايا متي خلقا دا لبرسيتي دريكا خوايا دس ببالا يا ربي يا ربي خوايا لتبارينا اوي بزي بخلقا بي خوايا خود بزي بيعدي يا ربي خوايا اوي عادل خوايا عادل تريك خوايا خود رحمي بيبكي يا ربي خوايا جان لتبارينا اوي شاكا بوجه دسكاني خوايا شاكي بو يا ربي خوايا اجر قابلي هداية خوايا هداية بي
خوایا لە قابلی هیدایەت نییە، خوایا بە ئاسانی لە تۆڵی خەڵکی بکەیتەوە. یا ربی خوایا ڕەحمانێ بکەیت، ڕەحمە نەخۆشەکانمان بکەیەوە داوای دوعای خێری کردووە. یا ربی خوایا ڕەحم بە پیاوەکانمان بکەی، عاقیبەت خێریان بکەیت. یا ربی خوایا ڕەحم بە وڵاتمان بکەیت، هەرزانی بخەیتە وڵاتمانەوە، ئەمن و ئاسایش بکەیتە وڵاتمانەوە. یا ربی خوایا ڕەحمانێ بکەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب. أما بعد، إيمان داراني عزيز مسلماناني خوشويست، خلق دعاء خير كبيرة جنابتان دعاء خير أبي بشمكة وسپاسی ئەو کەسانەش بکەن ئیماندارە، ئەو دوکاندارە بەڕێزانی ئەم شار، ئەو کەسانی کە دەستیان لە قەرزایی خەڵکا بۆ لێت ڕاوەستاوە، زۆر سوپاسیان بکەن ئیماندارە. ئەو کەسانی کە قەرزیان داوەتە خەڵک دوای 80 ڕۆژ بەڕاستی حەقی دەستخۆشی. هەر دوکاندارێک پارەی لاتەوە ئەم سێ مانگە چوویتە وەک ماڵی خۆت، هەموو شتێکت هێناوە بۆ ماڵ و مناڵت، وەڵڵاهی حەقی دەستخۆشی. زۆر سوپاسی بکەن، دەری بڕا موچەکەت هات حەچۆن بێ، ڕاستە موچەکە بەشی هیچ ناکە 80 ڕۆژ دوایەوە، بەڵام بە وەفا بە بەران بێ. ئەو 80 ڕۆژە ئەبەی و ئەتێری هیچ ناڵێ لەبەری مراعاتی تۆی کردووە. ئەو کەسانەیشی کە لە خەڵک خۆش بوونە و قەرزیاندا بووە لەبەر ڕەزامەندی ئەڵڵا لێ خۆش بووە، پێی بزانە، هەڵی گرە و بینوسە، بە مناڵەکانت بڵێ ڕۆژە سەختەکانت لەبەر چاو بێ، سبەینێ دەوڵەمەند بووی، دەوڵەمەندێکی بێوەفانت ئەوانت لە یاد بێ، ئەو ڕۆژە سەختانت لە یاد بێ. ئەبێ مرۆڤێک بینی ئەمە بە وەفای دەستخۆشی بکە لەوەی کە لە هەموو شتێک بە بچووکترین شت کەیانی کردە. ئومێدەوارمیش کە ئەم ناخۆشی بەسەرمانە بڕا و ئاخر ناخۆشی بێ، دووبارە و سێبارە و چواربارە نەبێت. ئومێدەوارم دەسەڵاتدارانی خۆمانیش هۆشێ بکەنەوە، دەوروبەری خۆیان ببینن، بێنە خوارەوە، سێری دەمی ئەوانە نەکەن هەر بڵێن گەورم تەواوە و گەورم ژیان خۆشە و ژیان عەیبی نییە. بێنە ناو خەڵکی ببینین بزان لە چی مەساتێکە و خەڵک بزان چییە و کە چۆن دەژین. بۆی هەموو دنیا لەمە زیاتر گاڵتەمان پێ نەکا، لەمە زیاتر هەموو دنیا بڵێ ها چیمان پێکردن، ها چۆن دەژین، بۆی بتوانین بەیەکەوە ژیانێکی خۆش بۆ دنیا و بۆ ژینمان و بۆ قیامەتمانش. خی گەورە ڕەحمەت لایەکمان بکە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل وسلم وزد وبارك على محمد وعلى آل محمد وأقم الصلاة.